لەبەر چی؟ لەبەر گەورەی ئیشەکە بەڵێ خۆشەویستەکانم. یەکێک لە ڕوکنە گەورەکانی ئیسلام کە دێتە ناو دینەوە چییە؟ نوێژە. کاتە کە شایەتمانی هێنا یەکەم شتکەیەکی خۆتە شوی دوور کات نوێژەکەی. یەکێ لە پایە گەورەکانی ئیسلام کە ناکرێ ئیهمالی تیا بکرێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حتا لەسەر مەرگای فەرموو ئەسەلا وما مەلەکەت ئەیمانوکم، کورە نوێژەکانتان نوێژەکانتان، تا ئەو حەددە داکۆکی لەسەر نوێژە کرد. دیقەتی عومەری کوڕی خەتاب بن خوای لە ڕازی بێ، لە کاتێکا لە نوێژی بەیانیە شەهید دەکرێ یاخود برینە دەکرێ بێهۆشەکەوێ، ئەفەرمێ خواردنەکان شیرمانەیە ناپسکیەوە لە ڕێخۆڵەکانی ئەو هاتە دەرەوە. یعنی بێ ئەو خەنجەرە ژەهراویە چی بڕی بێ، چەند قەفی لە ڕێخۆڵە و لە مەعیدە و لە بۆرەکانی خوێنی بڕی بێ، بۆیە بێهۆشە بێ. ژان عومەر هی ئەوە نییە بە خەنجەر یا بە چەند خەنجەرێک بکەوێ. کە هۆشە کاتەوە فەرمێ چی؟ وەزعم چۆنە؟ کە هۆشە کاتەوە ئەڵێ زوو دکتۆرم بۆ بانکن. کە هۆشە کاتەوە فەرمێ ئەرێ ئەژیم. بۆیە عومەری کوڕی خەتاب لە جاتی هەموو ئەم قسانە کە پێ ئەکرێت و لێ ئەدرێ ئەفەرمێ ئەصەلە المسلمون الفجر، یعنی هەتا ئاگای لێ بۆ کە ئەمە لە نوێژی بەیانیا بووە پێکراوە. سبحان الله، تۆ لەم وەزعەی هەبی هەموو خەڵک پەرۆشی تۆیەکی، تۆش پەرۆشی نوێژتە.